کەمی خزمەتگوزاریەکان و خراپی شوێنی مانەوەیان بەشێک لە خوێندکارانی کچی بەشە ناوخۆیەکانی زانکۆی چەرموو هێناوەتە سەر شەقام و بۆ ماوەی زیاتر لە کاتژمێرێک ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووکیان داخست. خوێندکارە ناڕازیەکانی بەشداربووی خۆپیشاندانەکە ئاماژە بەوە دەکەن دۆخی ژیانیان لە بەشە ناوخۆیەکان تا دێت خراپتر دەبێت، ئەوەش بەهۆی نەبوونی ئاو و کارەبا و خزمەتگوزاریەکانەوە. ئەمە جگە لەوەی ژوورەکانیان بچووکە و دوو هێندەی خۆی خوێندکاران تێکراوە. لە ژوورێکی سێ بە چواردا سێ قەڕەوێڵەی دوونە بەسەریەکەوە پێوێتی کە شەشتە لە بیتیە ڕێگەی جوڵی نییە، نە ئەو هەیە نە کارەبا هەیە. کچێکمان پێش ێستا هەفتەی پێشوو بوو ئاوی گەرم کردووە گیانی هەمووی سوتاوە. لە ناوەڕاستی مانگی ڕابردوو خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی زانکۆی چەرموو بە هەمان مەبەست گربوونەوەی ناڕەزایەتی و خۆپیشاندانیان ئەنجامدا و لەلایەن بەرپرسانی زانکۆکەوە بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانیان پێدرا، بەڵام تا ئێستا چارە نەکراون. خوێندکارانیش دەڵێن لە ئاگەری بەدەنگەوە نهاتنیان بڕیاری بایکۆتکردنی پرۆسی خوێندن دەدەن. کۆمەڵێ بەڵێنیان پێین بەڵام هیچ کام لە بەڵێنەکانیان نەبردە سەر. وەکو بینین ئێمە کێشەی کەمی جێگامان هەیە، 12 خوێندکارمان لە ژوورێکی دوو بەسەیان، 10 خوێندکار لە ژوورێکی وایان، ینی ئاوی گەرم نییە، کارەبا کەمە، مۆلیدەمان هەیە بەڵام مۆلیدەکان بەکارهێنانی مەحدودە. ئەنجا تەلەبە لێرە هەزارە مەعاناتی هەیە، ئەوەشی هاتوۆتە سەر کەمی جێگا، هەموو تەلەبە خوێندنی هەیە ناتوانێت بەیەکەوە لە ژوورێکا بخوێنن. بەپێی فەرمانێکی وەزاری کە دەستێنارتی کەوتووە و واژووی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکومەت هێرێمی کوردستانی لەسەرا دەبوو لە 16 ئەم مانگەوە بەپێی پێویستی خوێندکارانی کچ و کوڕی زانکۆی چەرموو لە بەشە ناوخۆیەکانی پەیمانگای تەکنیشی چەمچەماڵ جێبکرێنەوە، بەڵام تا ئێستا کار بەو فەرمانە ناکرێت و بەرپرسی بەشە ناوخۆیەکانی زانکۆی چەرمووش ئامادە نەبوو هیچ جەدوانێک لەو بارەوە بدات. لە زانکۆی چەرموو 335 کچ و 215 کوڕ لە دەرەوەی شارەکەەوە هاتوون و لە بەشە ناوخۆیەکاندا دەمێننەوە. وە خۆیان دەڵێن بەهۆی نەبوونی بەشە ناوخۆیەوە بە سەدان خوێندکاری تر بە ناچاری ڕۆژانە بە پاس هاتوشۆ دەکەن و دەگەڕێنەوە بۆ شارەکانی خۆیان. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.